سوپای ئەمریکا پێی وایە هێزی عێراق لە ناوەندی شاری مووسڵ ڕوبەڕووی ئاستەنگی گەورە دەبێتەوە. لەگەڵەوەشدا دووپاتی دەکاتەوە کە لە ناوبردنی داعش و کۆتاییێنان بۆ گروپە تیرۆریستیە تەنها پەیوەندی بەکاتەوە هەیە. ژەنەڕاڵ جۆزێف ڤۆتێل فەرماندەی هێزەکانی ئەمریکا دوای ئەوەی لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی سوپای عێراق کۆبووە سەردانی بنکەی ئاسمانی دیاری کرد کە لە مانگی تەمموزی ئەم ساڵدا هێزە عێراقیەکان بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی کۆنتڕۆلیان کردەوە. ژەنەڕاڵ ڤۆتێل ڕایگەیاند بنکەی ئاسمانی دیارە بەرێکی گرنگە بۆ پاڵپشتیکردنی ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ. ڕاشیگەیان داعش لە ناوەندی شاری مووسڵ بەرگری زیاتر دەکات. ڕاشیگەیان ئەمریکا پێشبینی دەکات هێزە عێراقیەکان لە ناوەندی شاری مووسڵ ڕوبەڕووی ئاستەنگی زیاتر ببنەوە. ئەوەش لە ڕێی زیادکردنی بۆمب و ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراو کە داعش لە شاری مووسڵدا بە شێوەیەکی فراوان بەکاری دێنێت. لەگەڵەوەشدا دانیشتوانی شاری مووسڵ ئاستەنگێکی ترن بۆ سوپای عێراق کە گومان دەکرێت لەلایەن داعشەوە وەک قەڵغانی مرۆیی بەکاربهێنرێن. لەلایەکی تریشەوە ئەگەری ئەوە لە ئارادایە کە بەشێکیان دڵسۆزیان بۆ داعشە بێت. ئەوەش دەبێتە ئاستەنگ بۆ پێشڕەوی هێزە عێراقیەکان بەرەو ناوەندی شارەکە. ژەنەڕاڵ ڤۆتێل ڕاشیگەیاندووە داعش ماوەیەکی زۆرە ئامادەکاری دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی عێراق لە شەڕی ناو شاری مووسڵ، بەڵام لەگەڵەوەشدا ڕوبەڕوویان دەبنەوە. جەختیشی کردەوەلەوەی کە لە ناوچوونی داعش لە عێراق تەنها پەیوەستە بکاتەوە. لەلایەکترەوە ژەنەڕاڵ ستیڤن تاوسند فەرماندەی هێزە هاوبەشەکانی هاوپەیمانی لە سووریا و عێراق ڕایگەیاند تیرۆریستانی داعش ژمارەیەکی یەکجار زۆر موشک و ئۆتۆمبیلی بۆمبڕێژکرایان بۆ شەڕی مووسڵ ئامادەکردو و جەختیشی کردەوەلەوەی هێزە عێراقیەکان توانای ئەوەیانەیە شاری مووسڵ کۆنتڕۆڵ بکەنەوە.